تاوان ئەو بەتەنها پەیوێک نەبوو کوژرا، ئەو بەتەنها یەک قەڵەم و چرایەک و یەک ئەستێرە و ستوری ناو گۆڤارێک و یەک پەنجەرەی عەشق نەبوو کوژرا. ئەو بەتەنها یەک دەنگ نەبوو لە گەروی خەمی کەرکووکە تیرۆر کرا، ئەوە بەتەنها هەرجەستەی سۆران نەبوو کە خەڵتانی خوێنی عەدالەت و شیعر و کە خەڵتانی خوێنی ئاشتی و مەقامی عەلی مەردان و جۆگەی شەفەقی ڕژاوی شۆڕیجەکەی ئەوێ کرا. ئەوە قەڵەمی هەتاوی بەرباخەری هەموومان بوو تیرۆر کرا. ئەوە شمشاڵەکەی من و ئەوە ژیتارەکەی ئەوە کانی ڕۆحی تۆ بوو، ئەوە جەستەی پیرەمێردی سلەیمانی و سەروملی حسێن حوزنی و هەردوو چاو و هەردوو دەستی یوسفی بوو تیرۆر کرا. لە ئێستەشدا خۆ بەتەنها هەر ئەو ناوی سۆران نییە. شاخێک گوتی ناوی تازەم سۆرانی مامە حەمەیە، گۆمێک گوتی مێرجێک گوتی چەند دەفتەری مناڵان و چەند شەقام و چەند ئاوێنەی عاشقان و چەند ڕۆژنامە و چەند گۆڤاری برینداری ئێرە وتیان ناوی تازەی هەر هەموومان سۆرانی مامە حەمەیە. وەکو کەرکووک ئاوا نابێت ئەم خوێنەش قەت ئاوا نابێت. لە بێشەڵانی زەمانە ڕۆژون ئەبێ، مانگون ئەبێ، ساڵون ئەبێ، هەموو تەورەکان ون ئەبن بیرەچنەوە، بەڵام ئەوەی لە ناو دڵی ئەم خەڵکەدا جێنیشتەیە و جێ چۆڵ ناکا بۆ هیچ شتێ و قەت ون نابێ مانگی سەری ئەرخەوانی سۆرانی مامە حەمەیە.